دەزانم هەموو ئەو ئەندام پەرلەمان و ئەو حزب سیاسیانەی کە بەشداریان کرد لە پرۆسەی سیاسی عێراق بە یەک دەنگی بە یەک ڕیزی بچنەوە بەغداد، چونکە ئێستا ماڵی کورد لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە یەک دەنگی و بە یەک ڕیزیە بۆ ئەوەی بتوانن لە بەغدا بەرامبەر هەموو ئەو پلانانەی کە دژی هەرێمی کوردستان داڕێژراون هەمویان پوچەڵ بکرێنەوە. بێگومان یەک دەنگی یەک ریزی لە بڕیاری سیاسی لە عێراق شکست بە پلانەکانی دژمن دێنێت. هیچ کاتێکیش وەکو ئێستا کورد پێویستی بە یەک دەنگی و بە یەک ریزی نییە. ئینشاڵڵا لە ئایندێکی نزیکدا کێشەی موچە و کێشەی کارەبا و ژیان و گوزەرانی خەڵک باشتر دەکەن. هیوادارم لە ئایندەیەکی نزیکدا چارەسەری کێشەکانی بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا نەمێنێ، ئەو کێشانە نەمێنێت چارەسەریان بکەن. داوام لە هەموو لایەنە سیاسیەکان هەیە بەر لەوەی بڕۆنە ئەنجومەنی پەرلەمانی بەغدا یەک ریزی تەواو لە نێو هەمیاندا ینی هەبێ، هەمیان ببنە یەک دەنگ و یەک ڕنگ بۆ بەدەستێنانی مافەکانی کورد، تاکتاکی مافەکانی کورد کە چەندەها ساڵە خەونی هەموو تاکێکی کووردە و چەندەها ساڵە خوێنی شەهیدان لە پێناویدا ڕژاوە و ینی پێویستە هەر هەمومان ئەومان لەبیر بێت کە بە ئاسانی نەگەیشتوینە ئەو ڕۆژێک کە ئێستا تێداینە. وڵاتی کورد ئەوە سەدەهان ساڵانە تەحمل زۆر کرد لەو زڵم و زۆردانە عەرەبان. ئەم هەر دوێژین ئەموو عەرەب برایەکین دەستی براتی ئەم هەر درێژتێن بۆ عەرەبە، بەڵام بەداخەوە ئەوان چ براتی پێشکەشی مە نەکرد، مە چ نەدیت چ تشتێکی مەلموس هیمادی مەژێ نەدیت کو ئەبە برای منە کو ئەبە هەوکاری منە ئەم دەچین پێیگوێ تەقەبڵا مەکرد ئەم دە پێیگوێژین هەمی گاوە ئەم دەرەجە سێ بوون مواطنی دەرەجە سێ نە حقوق مە هەنە نە ماف مە هەنە نە خانی بناوێ مە چێت بوون نە سیارە بناوێ مە چێت بوون نە ملکێ زیراعی مە هەبوو تشتێکی مە نەبوو.